سێ بەشداروی ترمان لە بەشی وێنەکێشان ململانێ دەکەن لەسەرەوەی کە بزانین وێنەی کامیان توانێتی سەرنجی لێژنەی داوەران بۆ لای خۆی ڕابکێشێ و دادوەرانیش دیارە بە شێوەیەکی زۆر هاوسەنگانە و یەکسانانە نمرەی خۆیان ناوە بۆ وێنانەی کە هاتوونەتە نێو کێبڕکێکەوانێ لە بەشی وێنەکێشان یەکەم بەڕێزمان کە ململانێ دەکات لەسەر بەدەزێنانی پلەی یەکەم تا سێم بەڕێز هەردی مەهدی لە دایکبووی ساڵی 1996 هەردی دانیشتووی شاری کۆیە دەرچووی بەشی گرافیک دیزایانی کۆلێژی هونەرە جوانەکانە و 10 ساڵ ئەزمموی لە بواری گرافیک دیزایانیدا هەیە. بربژێری دووەممان لە بەشی وێنەکێشان تارە عەبدوڵڵا لە دایکبووی ساڵی 1996 خوێندکاری بەشی وێنەکێشانە لە کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی. تارە ئەزمموی 10 ساڵی هەیە لە بواری وێنەکێشاندا پێم وابێ وێنەکەشی ئامادەیە تاوەکو بیخێنە ناو سکرینەکەوانێ و لێرەوە بەشێک لە ئامادەبووان بینەری کارەکەی تارا بن تاوەکو بزانن خاتوو تارا بە چ وێنەیەک بەشداری کردووە لە کێبڕکێکەدا. ئەمە وێنەکەی خاتوو تارایە کە بەشداری پێکردووە لە کێبڕکەی بەشی وێنەکێشاندا. کۆتا بربژێر لە بەشی وێنەکێشان زینە ئازاد لە دایکبووی ساڵی 2000 خوێندکاری قۆناغی دووەمی بەشی ئادابی ئینگلیزیە. زینە هەر لە منداڵیەوە خولیای وێنەکێشانی بۆ لە تەمەنی 6 ساڵیدا دەستی کردو بە وێنەکێشان و بە بەردەوامی هەوڵی داوە پەرە بە تواناکانی بدا. ئەمەش کە ئێستا دێتە سەر سکرینەکە ئەمە وێنەکەی خاتوو زینەیە کە بەشداری پێکردو توانێتی پێی بگاتە ئەم قۆناغی ئێستا. یارەگەیشتن بەم قۆناغی ئێستا ڕەنگە ئێمە بە ئاسانی ناوەکان بخوێنینەوانێەوە ڕێوڕسمەکە تێپەڕێنی بۆ ڕێکێکمان بەڵام دڵنیا بن و لاوانی کە گەیشتون بەم قۆناغی ئێستاروە بە ئاسانی نەگەشتون لەبەری بربژێرێکی زۆر هەبوو کۆمەڵێک لاوی زۆر هەبوو لەو بارانەدا کۆمەڵێک کاری ناوازەی زۆر هەبوو بۆیە ئاستەنگی و قورسایەکی زۆر لە سەرشانی ئەما بوو تاوەکو بتوانن بە باشترین کار و بە باشترین پرۆژە بەشداری بکەن لە مەراسیمەکەدا. ئێمە ئێستا چرکەساتی ئاشکراکردنی براوەکانە لە بەشی وێنەکێشان لە پلەی یەکەم تا سێم ئەوەی وێنە بکێشێ بە دڵنیایە هونەرمەندە. هونەرمەندیش زۆر کادوا باسەکێکە هەستی ناسکە بۆیە لە پلەی یەکەم تا سێم تۆزێ باستیاریەوە بێ ڕابگەێنین بۆ ئەوی کە ئەو ئەزیزانە لێمان نەڕەنجێن. بۆ بەشی وێنەکێشان بەڕێز بەختیار سعید هونەرمەند و نیگارکێش بانگێشتەکەی تاوەکو بەڕێزیان براوەکەی یەکەم دیاری بکە. مامۆستا بەختیار بەخێر بیت سەرچاوە فەرمووی. کاتتان باش براوەی بواری نیگارکێشان براوەی یەکەم بۆ ئەم ساڵ ئەبەخشرێتە هونەرمەندی لاوی نیگارکێش تارە عەبدوڵڵا. پیرۆزە پیرۆز سپاس مامۆستا فەرمووی. مامۆستا گیان زۆر سپاس بۆ مامۆستا بەختیار سعید پیرۆزبایی لە خاتوو تاراژ دەکەین کە توانی لەنێو ئەو هەموو وێنە و ئەوە منیگارە تایبەتمەندی کە لەلایەن لاوانی کوردستانەوە نەخشێنرابوون پلەی یەکەم بەدەست بێنێت و ئەم قۆناغە بە سەرکەوتوی کۆتایی پێ بێنێ. دیارە ململانەکە کۆتایی پێ ناتوە دوو بەڕێزی دیکەژن کەوانی ژەرێک لە کاک هەردی و زینە ئازادن ململانێ دەکەن لەسەر بەدەزێنانی پلەی دووەم و سێم. دووەمی وێنەکێشان بۆ بەشی وێنەکێشان هەردی مەهدی کاک هەردی مەهدی پلەی دووەمی بەدەزێنا دیارە بە وێنەی کە بەشداری کردبوو لە بەشی وێنەکێشاندا دیارە کۆتا بربژێریش لەو بەشە زینە ئازاد توانێتی پلەی سێم بەدەست بێنێ پیرۆزبایی لێکردی بە هیوای سەرکەوتنی زیاتر.